سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە زانکۆڵایەن پارالێل ئێواران لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو ئێوە بتوانن سوودی لێ ببینن. ئەلبەتە ئێمە لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی سلێمانی لە خزمەتی ئەوەی خۆشەویستە بین بۆ ئەوەی بەشێکی نوێ و کۆلێژێکی نوێ بە ئەوەی خۆشەویست بناسێنین کە ئەویش بریتە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی تاوەکو بزانین کەمترین کۆنمرەی وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندە بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانین سوودی لێ ببینین بۆ ئەوەی ئەو بەشانەی کە دڵخوازی خۆمانە بە وردی بە پوختی هەڵیان بژێرین و بەلای کەمەوە بە نزیکەی بتوانین ڕیزبەندەکانمان بە شێوازێکدا بنین کە لەگەڵ کۆنمرەکانیانە بگونجێت. بۆ ئەوەی زیاتر زانیاری وەرگرن لە درێژەی ڤیدۆکەمانە و لەگەڵمانە بن لەم خشتەیەدا بۆ ئەوەی بزانین کەمترین کۆنمرەکان چەندن. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی بەشی مێژوو کە لقەکەی وێژەیە واتە زانستی وەرناگرێت. زانکۆڵاینی پارێزگا 66.9 و گشتێکەی 69.8 پارالێلی پارێزگا 63.2 بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی ئێواران بۆ پارێزگا و گشتی 61.2 بەشی پەیوەندیە گشتەکان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتەکان لە زانکۆی سلێمانی بۆ لقەکانی زانستی و وێژەیە زانکۆڵاینی پارێزگا وە گشتەکەی 66.7 پارالێل بۆ پارێزگا و گشتی 57.876 بەشی شوێنەوار لقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا وە گشتەکەی هەردووشیان 65.837 و پارالێلی پارێزگا و گشتەکەی 6.8 بەشی جوگرافیا لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی زانکۆڵاینی پارێزگا 64.2 و گشتێکەی 67.329 پارالێلی پارێزگا 61.569 و گشتێکەی 62.5 بەشی کۆمەڵناسی لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی کە لقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت 63.478 بۆ زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 66.603 پارالێلی پارێزگا 57.8 و گشتێکەی 62.2 بەشی فەلسەفە و توێژینەوە کللتوریەکان زانستی و وێژەی وەرەگرێت 62.4 زانکۆڵاینەکەیەتی بۆ گشتی و پارێزگا و پارالێلەکەشی 60 بۆ گشتی و بۆ پارێزگا بەشی ڕاگەیاندن لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی لەخەکانی زانستی و وێژەی وەرەگرێت 61.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.2 پارالێلی پارێزگا 57.252 و گشتێکەی 63.411 کۆتا بەشمان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی بریتە لە کاری کۆمەڵایەتی کە لەقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 61 و گشتێکەی 66.95 پارالێلی پارێزگا 58 و گشتێکەی 63 خۆشەویستان ئەو کۆنمرانەی باسمان کرد و لەم ڤیدۆیە و لەم خشتەیە بۆی خۆشەویست باسمان کرد کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بوو لە زانکۆی سلێمانی بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی کە بۆ ئەوی خۆشەویست باسمان کردووە جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن سوودی لێ ببینن و هەروەها پێمان خۆشە لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانش سوود لەم کۆنمرانە ببینن کە باسێکی نیەمە بە هیوای سەرکەوتنتان ئینشاڵڵا لە لوتکەیە ئەتان بینینەوە.